ئەو وڵاتانەی کە ئێمە کاڵای لێ هاوردە دەکەین نزیکەی بە 96 وڵات دەبن بۆ ساڵی 2019 و کۆی گشتی ئەو کاڵایی کە هاوردە کراوە لە نۆمانجی ڕابردوو لە 2019دا بە کۆی گشتی لە عێراق و هەرێمی کوردستان 48 ملیار و 970 میلیۆن بووە. ئەوەی کە جێگای زۆر سرنجە دەمەوێت ئیشارەی پێ بکەم لێرەدا لە نێوان 2018 و 2019 2018 بڕی 45 ملیار و 567 میلیۆن بووە 2019 48 ملیار و 970 میلیۆن بووە لە هەموو عێراق. بەڵام لە هەرێمی کوردستان ساڵی 2018 هاوردەکردنی کاڵا 26 ملیار و 881 میلیۆن بووە، بەڵام لە ساڵی 2019 دابەزیوە بۆ 20 ملیار و 926 میلیۆن. لە ڕاستیدا هۆکاری ئەو کەواتە 122 لە ساڵی پاردا کەمی کردووە. ئەویش هۆکارەکەی ڕوونە کە بووە هۆی ئەوەی کەمکردنەوەی کاڵا، هاوردەکردنی کاڵا لە ڕێی سنوورەکانی هەرێمی کوردستان لە ساڵی مابینی 2018 بۆ 2019 بە سەبەبی یەکبوونی پێناسەی گومرجی کە کاڵاکان بە شێوەیەکی یەکجار زۆر هاتە سەریان زیادی کرد. بەڵام لە سنوورەکانی حکوومەتی عێراقی ئەوە بوو جێبەجێ نەدەکراوەکو پێویست، بۆیە لەو نۆمانجی ڕابردووی 2019 زۆر کاریگەری هەبوو لەسەر سنوورەکانی ئێمە و بۆ هۆی کەمبوونەوەی هاوردەکردنی کاڵا لە ڕێی سنوورەکانی هەرێمی کوردستان. کاڵا تا ئاستێکی زۆر دابەزیە لە سنووری ئیبراهیم خەلیل، ئاستی هاوردەکردن بۆ 492 میلیۆن دلار دابەزیوە، بەڵام لە دواییدا زیادی کردوتەوە. لەوانەیە ئەوێژێک لە هۆکارەکان بێکە بۆ هۆی ئەوی بایکۆتی کاڵای تورکی بەهر بەو هۆی کە ڕوویدا لە وڵاتی تورکیادا.